لای هەواڵێکی دیکەمان تەنیا محەممەد شاعیرە غەریبەکەی غوربەت لە دیدارێکی کورسات مەگەزینە و هەروە ئاماژەشی بەوە کردووە لەوەی کە بەرهەمێکی نوێی چاپ دەکات و بڵاوی دەکاتەوە. دەزانم هەر کوچەیەکی ئەم دنیایەت بۆ بگەڕێم، لە دەرگای هەر ژوانێک بدەم، نە باوەشی تۆ تاسەی سەرخەوێکم دەشکێنێ و نەدەدۆزمەوە و نەپێت دەگەم، کەچی سەرنجی چاوم لە ڕوانین هەر ماندوو نابێ لە گەڕان و خەونی بێبەرهەم، دەمێکە جێت هێشتوم کەچی نەدەزانم خۆشم نەوێ و نەدەشتوانم بیرت نەکەم. تەنیا محەممەدم، مێژووی نووسینم دەگەڕێتەوە بۆ یەکەم تێکست کە تێکستێکی منداڵان بوو لە ساڵی 1999 یەکەم تێکستی منداڵانم لە ژێر ناونشانی کۆلارە بڵاو کردەوە. یەکەم بەرهەمی چاپکراویشم وەکو کتێب ساڵی 2006 بوو، دواتر دووەمین بەرهەمم لە 2009دا بڵاوم کردەوە. سێمین بەرهەمیشم کە دێڕی نامەکانە کە زۆر بەربڵاوە لە ناو خەڵکدا و خوێنەرێکی تایبەتی هەیە بەڕاستی. 2018 یەکەمین چاپیم بڵاو کردەوە، سەشەوە چاپی چوارەمیەتی 2025 چاپی چوارەمی بڵاو بۆتەوە. دێڕی نامەکان بۆ زیاتر لە 3 زمان وەرجێردراوە، وەکو کتێب وەرجێردراوە بۆ زمانی فارسی و کە ئێستا لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان وەکو کتێب بڵاو بۆتەوە بە زمانی فارسی. زۆرینەی تێکستەکانی ناو دێڕی نامەکان بۆ زمانی عەرەبی وەرجێردراوە و ئێستاش وەکو کتاب وەرجێردراوە بۆ زمانی ئینگلیزی، وا بڕیارە لە پێش سەری ساڵ بڵاو بکرێتەوە لە بەریتانیا و لە ئەوروپا. خۆی لە ڕاستیدا وەرجێڕانی نووسینەکانم ئەوە نەبوو داواکاری خۆم بوو بێ، ئەو کەسانەی کە وەرجێڕن پەیوەندیان پێوە کردووم بۆ ئەوەی هەم ئەو کتێبم کە وەرجێڕرا بۆ زمانی فارسی و هەم ئینگلیزیش هیچی لەسەر داواکاری خۆم نەبووە. ئەوەی کتێبم کە وەرجێڕرا بۆ فارسی لەلایەن سەعید فەلاحی وەرجێڕرا کە بە زانا کوردستانی ناسراوە، و ئەوەی کە بۆ ئینگلیزیش کە وەرجێڕانی بۆ کراوە دێڕی نامەکان لەلایەن حەمید ڕەزا خوسرەوی وەرجێڕراوە لە تاران، کە هیوام وایە تا سەری ساڵی تازە چاپ و بڵاو بکرێتەوە ئینگلیزیەکەش. بۆ عەرەبیەکە وەکو کتێب وەرنەژێردراوە، بەڵام وەکو نووسین زۆرینەی نووسینەکانی ناو کتێبە وەرجێردراون و لە ڕۆژنامە و سایتە عەرەبیەکانیشدا بڵاو کراونەوە. بگەڕێوە وەرزی بێمنی هاوینیش بێت هەر ساردا، لێت دەبێت بەکڕێوە. بگەڕێوە باتە زووی ساردی دنیا نەتکا بە شەختە و بتشکێنێ بە هەزار شێوە. بگەڕێوە نیشتیمانی تۆ باوەشی منە، لە کازیوەدا وەرە و لە ناو دڵم بدرەوشێوە. بگەڕێوە ناودڵی تۆ ماڵی منە، مەیگۆڕۆ بە تاراوگە، دنیای غەریبان زۆر پەشێوە. من نزیکەی 10 ساڵ دەبێت لە تاراوگە دەژیم. بێگومان هەڵبژاردنیەوە وڵاتێکی تر، نیشتیمانێکی تر زۆر جار لە ئیرادەی خۆتدانە، بارودۆخ وات لێ دەکا کە تۆ لە نیشتیمانەکەی خۆت هەڵقەندرێ و بڕۆیە تاراوگە یان غەریبی وەکۆی کە باسی دەکەن. لە ڕاستیدا غەریبی بۆ کەسێکی دیکە جیاوازی هەیە. ڕەنگە بۆ من وەکۆی کە دەنووسم جیهانێکی تایبەتتر بێ و وای کردە بێ هەنگاوێکی دیکە بێ بۆ دنیای نووسینی من، بەڵام بە دەریش نییە لە سەختی
من لە غەریبیدا هەم ساردیم بینیوە هەم گەرمیشم بینیوە هەم خۆشی و ناخۆشیەکە نزیکەی 10 ساڵێک دەبێت تاراوگەم هەڵبژاردووە نووسینەکانی ناو ئەو کتێبە کەم تا زۆر بوونی تاراوگەیان پێوە دیارە بوونی ئەو غەریبیان پێوە دیارە کە تۆ ئینسان لە نیشتیمانەکەی خۆی هەڵدەخەندرێ و لە نیشتیمانێکی تردا خۆی دەبینێتەوە زۆر کات هەیە ئینسان دەتوانێت لە تاراوگە ڕابێ بەڵام من یەکێکم لەوانە کە ڕانەهاتوم ڕانەهاتنەکە بۆ ئەوەیە کە من زۆر شتم بەجێهێشتووە لە نیشتیمانەکەی خۆمدا زۆر ئەزیزم بەجێهێشتا هەڵبەتە ئەو بۆ کەسانی دیکەش وایە بەڵام ڕەنگە من نەمتوانی بێ بەسەریدا زاڵ بکەم خۆی بەرهەمێکم لەو دوایانە ڕامگرت لە ژێر ناونیشانی ژوانی ناو بێنزە ڕەشەکە ئەو کتێبەم ڕاگرت بەڵام ڕخنەیەکی زۆرم ڕوبەڕوو کراوە لە بەرەوەی پێشووتر ڕیکلامم بۆی کردبوو یان بانگەشەم بۆی کردبوو کە ئەو کتێبەم بە زووترین کات بڵاو دەکرێتەوە دەبێ من دەمەوێت وەڵامی ئەو ڕخنانە بدەمەوە بە دڵنیاییەوە ڕخنەی خوێنەرەکانم یانەوانەی کە نووسینەکانی من دەخوێننەوە بە هەند وەردەگرم ئەو کتێبە ڕەنگە لە مانجی 3 ساڵی داهاتوو بە چاپ بگەێنم و بڵاوی بکەمەوە ئەوە دوامین بەرهەمم دەبێت